ئێرە مزگەوتی سلێمان پاشای بابانە بە بەڵگەی چی؟ کتێبێک هەیە هی مامۆستا محەممەدی خاڵ ناوی شێخ معروف نودهی بە عەرەبی لە پەنجاکان لە بەغات چاپی کردووە لە لاپەڕەی 17 ئەو کتێبەیە. مامۆستا محەممەدی خاڵەڵێ لە ساڵی 1936 سەردانی عەزمی بەجی بابانم کرد لە سلێمانی. بەڵگەنامەیەکی بۆ دەرهێنام، ئەم بەڵگەنامەیە هی ساڵانی 1970ەکان بوو. باسی هەرچی مڵک و داهاتی خۆی هەیە وەقفی کردبوو بۆ حوجرە و تەکیە و خانەقا. لە ناوی ئاڵێ دوو مەدرسەشم بۆ کەرکووک دروست کردووە، مەیدان و مزگەوتی فەرهادە ئێستا لە خوارەوەی قەڵا. ئەڵێ مزگەوتی مەیدان لە قەڵا کەتی بۆ قەڵا 102 دۆنمە ڕووبەرەکەی، دوو ئەوەندەی قەڵای هەولێرە. هەمووی ڕووخاوە. چۆن بزانین ئەم مزگەوتی سلێمان پاشا لەکوێ؟ کاتێک کە چوون بۆ عەقاری خاریتە و نەخشەی قەڵام هێنا، سێ گەڕەک هەیە لە قەڵا، مەیدان و گەڕێکی ئاغاکان و حەمام. ئەمەی ئێستا ئێمە تیاین ناوی مەیدانە. لە گەڕێکی مەیدان تەنها یەک مزگەوتەیە، ئەویش مزگەوتەکەی سلێمان پاشایە. بەوە زانیم، بەو تەنهایە زانیم ئەمە مزگەوتی سلێمان پاشایە. ئەمە یەک. دوو، لە کۆمەڵێ دەستنووسی ترە وەکو دەستنووسی عەبدوڕەحمان ڕۆژبەیانی دەستنووسێک هەیە لە کتێبی هەویەت کەرکووک بڵاو کراوەتەوە. لەو دەستنووسە ئاماژە بە مزگەوتێکەکە بە شێوەی مەدرسە سولەیمانیە ناوی ئەهێنێت. ئەکە ئەمەیە. ئەم مزگەوتە سلێمان پاشای بابان دروستی کرد. ئێمە لە بابانەکان میرنشینی بابان 4 سلێمانمان هەبووە. سلێمانی یەکەمە، ئەمە دووەمیانە کە پێوترە سلێمان پاشای کوژراو. ئەو ئەمەی دروست کرد لەگەڵ مزگەوتی فەرهاد کەوتۆتە خواری قەڵاوە. بەچی زانیم مزگەوتی فەرهاد ئەم هەمان مزگەوتە کە سلێمان پاشا دروستی کردووە؟ نەوەکانی ئەوێ کە متەوەلی مزگەوتەکە بوون، ئەلێرە حوجرەیەکیان کردبوو و ناویان نابوو مەدرسەی مەحموودی خاڵ. کێی بردە ڕێوە؟ مەحموودی خاڵی بردە ڕێوە، لە مزگەوتی فەرهادیش متەوەلی بوو. بەوە ئێمە کە بۆمان دەرکەوت متەوەلی یعنی با بڵێن بنیاتنەری مزگەوتەکە، کاروباری کاریژێڕی مزگەوت کە باتە ڕێوە و موچەی مەلا بدا و فەقێکان بدا و چاویاری مزگەوت بکە. ئێمە لە ئەوقافە بەو زاراوەیە و ترێ متەوەلی. فەئەمانە هەر خۆیان بنەماڵی بابانەکان متەوەلی مزگەوتی بابان سلێمان پاشا و فەرهاد بوو. طبعاً ئەم مزگەوتە کەسایەتی زۆر گەورە لێرە خزمەتیان کردووە. مەلا جەمیل ڕۆژبەیانی ناوی ئەم مزگەوتە وەکو دەستگا هێنێت لە کتێبەکانیە. ئەڵێ پڕ بووە لە دەستنووس، بە هەزاران دەستنووسی تیا بوو. عەبدوڕەحمان ڕۆژبەیانی ئەلێرە مامۆستا و وتارخوێن و پێشنوێژ بووە. عەبدوڕەحمان ڕۆژبەیانی یەکێک بووە لە موریدەکانی مەولانە خالید. ئیجازەی بە 3 کەسایەتی گەورەی کوردی داوە. محەممەد فەیزی زەهاوی کە موفتی بە عێراق بوو، ئیجازەی لە عەبدوڕەحمان ڕۆژبەیانی وەرگرتووە. عەبدوڕەحمان خالس باوکی شێخ ڕەزای تاڵەبانی ئیجازەی لە عەبدوڕەحمان ڕۆژبەیانی وەرگرتووە. مەلا ئەسعەدی جەلیزادە باپیری مەلای گەورە ئیجازەی لە عەبدوڕەحمان ڕۆژبەیانی وەرگرتووە. هەموویان لێرە بوونە. حتا وەکو مەلا عیسای بەندەنیج، ئەو پیاوە دکتۆر عیماد عەبدوسەلام باسیەکات، ئەڵێ ئەو پیاوە تەنانەت جگە لە زمانی دایک کوردی، فارسی و عەرەبی و تورکی زانی و فەرەنسیشی زانیوە. ئەمانە هەموویان قوتابی عەبدوڕەحمان ڕۆژبەیانی بوو. ئێمە جگە لەم حەڕەمە حوجرەیەک هەبووە بە تەنیشتەوە، حوجرەی مەحموودی خاڵ کە باسم کرد. مەحموودی خاڵ مامۆستا مەلا خدری هەورامی ئەلەوێ 11 فەقیه هەبوو. مەلا خدری هەورامی ئەکاتە باپیری دکتۆر فواد معسووم. تەنانەت
مەلا مەعسووم کە باوکی دکتۆر فوادەکە لە ساڵی 1900 لە کەرکووک لەدایک بوو. چۆن من ئەو ناوانەم زانی ئەم مەلایانە ناویان؟ مختارێکەیە لەم گەڕەکە ناوی حەسەن باقیە، لە پەنجاکان ئەرزوحاڵی بۆ ئەوقاف نووسێ گلەیی تێیاکە، ئەڵێ ئەم مزگەوتە کاتی خۆی خاوەنی دەیان مەلای گەورە گەورە بووە، ناو مەلاکانە هێنێکەوە من ناویم هێنا، ئەلێرە خزمەتیان کردووە، چۆن وتاری لێ قەدەغاکن. ئەوە وەکو دەستخەت لەلام پارێزراوە. ئەم مزگەوتە ڕووبەری مزگەوتەکە 900 مەتری دووجایە، تەنانەت تاپۆکەشیم لەبەرە 23 تا گەڕێکی مەیدان قەڵە. ئەمە تاپۆکەیەتی. ئێستا بڕۆ لە دۆسیەی عەقاری لێی بدە، ئەو دۆسیەت بۆ دەرەچێ و ئەو ناوی مزگەوت و مەلا و هەرچی خزمەتیان کردو لەناو ئەو دۆسیەیە. وەڵاهی تر ئەم مزگەوتە ئەوە خۆ لە بەرچاوتان دیارە، هیچ ئاسەواری ئەوەی پێوە نەماوە کە هین بێت بمێنێتەوە بەم شێوەیە. ڕۆژ بە ڕۆژ لێ یەکەوێ، ڕۆژە ڕۆژ داڕوخێ. ئەوێن لایەنی پەیوەندیدار، یعنی حتا من ئێستا گەر بابانیەکان بوومایە، بابانیەکان لە سلێمانی و لە زۆر شوێن هەن، هەمووشیان دەسڕۆن و یعنی هەر لەبەر خاتری باپیری خۆیان، ئەگەر دەسەڵاتی شەوە نەکە، هەر لەبەر خاتری باپیری خۆیان دەسێوەردەن بە مزگەوتە، هەر بکرێ بە شوێنێک خەڵک بێ سەردانی بکات، ڕسمی ئەو کەسایەتیانی خۆیان کەوا میرنشین بوونا لێرە هەڵواسرێ، هەر بیکە بە مۆزەخانە. ینی طبعاً ئێرە زۆر کۆنترە، چکو سلێمانی 1800ەکانە، معلوم جەناب تا ئەم 1960 شتێکی وایە، ینی هەڵە نەبووم، ینی ناوڕاستی سەدەی 18 بووە. ئیتر ئەم مزگەوتە خزمەتی زۆری خەڵکی کردووە. دوایەوە حەسەن پاشا هاتووە، حەسەن پاشای فیراری، بۆ ئێستا ئەم مزگەوتە لە لای ئەوقاف و لە تاپۆ ناوی حەسەن پاکیزە. حەسەن پاشای فیراری کورد بووە. کێواڵێ؟ ئەمین زەکی بەک لە کتێبی کورد و کوردستان باسی حەسەن پاشای فیراریەکە، کورد بووە، برایەکیش کوڕی هین بووە، براینا کوڕی عەبدوڵڵا ملخوار، بە تورکی پێوترێ عەبدوڵڵا بۆین ئاگیرێ، پاشاویش پاشایانی عەبدوڵڵا پاشای ملخوار، کوڕی ئەو بۆ مەشهورە، ینی بۆ ناوبانیان دەرکردووە. حەسەن پاشا ئەم مزگەوتەوتە لە دەرگاکە کە نووسراوە 1200 ئەوەنەی هیزری، ئەوە نۆژەنی کردوتەوە. ئیتر معلومی جەنابتانە ئەم مزگەوتە، ئەم جۆرە مزگەوتانە کاتێک کە بەگەچ و بە بەرد دروست کراوە و تەمەنی 200 ساڵە بەردەوام ئەبێت چاویاری بکەی بۆ نۆژەنکردنەوە، بەڵام نۆژەنکردنەوە بێ کەسی لێزان نۆژەنی بکات، یعنی ئاسەوارەکان دەستکاری نەکا، مەسەلەن دەستنووسە، مەسەلەن نووسراوە نەخشی سەر بەردام، دەستکاری ئەوانە نەکرێ، کەسی لێزان پسپۆر بێنن بتوانن نۆژەنی بکەن وەکو خۆی.